دامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڵێ دەشمەلای کاک ئەحمەد کاوکات بڕیاردەری لیژنەی داراییشە لە پەرلەمانی عێراقم. کاتت باش کاک ئەحمەد، ئەم هۆشداری ئێوە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەگەر ڕوونتری کەیتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەرانتان لە هەرکوێ هەن. پرۆژە یاسای بودجەی 2016 توانم بڵێم کۆپی پێستی پرۆژە یاسای ساڵی 2015 بە سەرجەم بڕگەکانیەوە تەنها پاش و پێشێک کراوە لە نێوان بڕگەکانیە ئەجینا هەمان بڕگە و هەمان مادەی یاسایی دانراونەوە. سەرتامەوێت لە داهاتەکانم دەست پێ بکەم کەوا داهاتەکانی حکوومەتی ئیتحادی مڕی 84 تریلیۆن دینار دانراوە کە ئەو داهاتانە 69 تریلیۆنیان خۆی لە داهاتە نەوتەکانە بینێ و 14 تریلیۆن و نیویشیان خۆی لە داهاتە غیر نەوتەکانە بینێ. ئەم داهاتانە تەوەقوعەکرێکەوە داهاتە غیر نەوتەکان ئەو 14 تریلیۆنەی کە دانراوە تەنها 2 تریلیۆنی بەدەستبێنین، چونکە ئێمە ئەحسایاتی 8 مانگی پێشومان لایە کە تەنها تریلیۆن و نیوێکیان لێ بەدەستێناوە کەواتە بە کۆی 12 مانگکە تەنها 2 تریلیۆنی. خەرجیەکانی حکوومەتی ئیتحادی 113 تریلیۆن دینار دانراوە. ئەمە ژواکە عجزی موازنە لە ئەم ساڵدا 29 تریلیۆن دینار دیاری بکرێت کە عجزێکی تەختیتیە. ئەوەی ئێمە وەرمان گرتووە بریتە لە خەرجیەکانی 8 مانگی ساڵی پار کە بریتە لە تەنها 44 تریلیۆن دینار، کەواتە ئەوەی لە موازنە دانراوە ئەرقامی حەقیقی نییە بەڵکو ئەرقامی وەهمیە. خاڵی دووەم سەبارەت بە پرۆژە یاسای بودجە و پشکی هەرێمی کوردستان لە ساحەڤەی بودجەکە دانراوەتەوە لە مادەکانی 9 10 11 تاوەکو کۆتایی. ئەوەی جێگەی سەرنجە هەمان مادەدانراوەتەوە کەوا حکوومەتی هەرێم لە ساحەڤەی بۆ سابت کراوە، بەڵام ئەم لە ساحەڤەیە مەرجەکەی ئەوەیە کەوا بێ هەرێم لە مقابلە 550,000 بەرمیل نەوت بنێرێ کە ئەوەش 250,000 لە ڕێگەی نەوتی هەرێمەوە 300,000 نەوتی کەرکووکە لە ڕێگەی بۆریەکانی هەرێمەوە. لەبەرەوەی حکوومەتی هەرێم لە ساڵی پاردا ئەگەر وایە وەکو خۆیەتی دەمێ بزانم فراکسیۆنە کوردەکان بەنیازی چین لەم بارەیەوە؟ طبعاً گرفتەکە لەکوایە لە مادەی لە بڕگەی 1 داهاتووە بە پێی ئینفاقی فعلی پارە سەرفەکرێ بۆ هەرێم. واتە ئەگەر هەرێمی کوردستان 550,000 بەرمیلیش ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکە، ئەوە بە پێی داهاتە فعلیەکان مامەڵە لەگەڵ هەرێماکە کە ساڵی پارە و تەجروبەیەمان بینی لە مانگی 5 هەرێمی کوردستان بای 750 میلیۆن دلار نەوتی ڕادەستی کۆمپانیای سۆمۆ کرد بوو، بەڵام بە پێی ئینفاقی فعلی حسابی وەکرا بۆیە 450 میلیۆنیان ڕادەست کرد. بۆیە ئەمە وا ئەکات کە هەرێم نەتوانێت ئەوەی کە ئیلتیزامە لەسەری لە هەرێمی کوردستانە کە مانگانە پێویستی بە 860 میلیارد دینارە بێ، نەتوانێت ئەم شایستە دارایانە بەدەستبێنێ، بۆیە ناتوانێت نەوتەکەی ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکە. خەلەلی دووەم ئەوەیە کە ئەم ئیلتیزاماتانەی هەرێم کە بڕێک پارەی کەمی دەسەکەوێت ناتوانێت ئەو بڕێک کە زیادە لەوە ڕادەستی کۆمپانیەکانی تری بکات، چونکە عقودی مشارەکەی ئینتاج بریتیە لە نەوتی کولفە و نەوتی ڕبح بەشێکی بێ ڕادەستی ئەو کۆمپانیایە بکەی کە ئەم نەوتە دەرێنێ کە هەرێمی کوردستان ئەگەر ملیۆنی بەرمیل نەوتیش دەربێنێت لەگەڵ عقودی مشارەکەی ئینتاجان ناتوانێت بڕێکی بدا بە حکوومەتی عێراقی و بڕێکیشی خۆی بفرۆشێ. بۆیە گرفتەکە لێرەوە دروستە بێت لە مادەی دە بڕگەی سیا ئاماژە بەوە کراوە. ئەگەر حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراقی هەر کامیان ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکرد، ئەوە لایەنەکەی بەرامبەر ئازادە لەوەی ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکات. بە واتای دیکە کە ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادەستی حکوومەتی فیدراڵ نەکا، ئەوە حکوومەتی فیدراڵ ئامادە نابێت و ئازادە لەوەی کەوا ئیلتیزاماتی مالی بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکە. بە واتایەکی تەفسیلتر ئەوەی کەوا حکوومەتی عێراقی لە موازنەی سیادی و لە موازنەی حاکیمە و لە موازنەی گشتی ئەوەی کە ئەمێنێتەوە ئازادە لەوەی هیچ شتێک نەنێرێ بۆ هەرێم. ئەوەی جێگەی سەرنجە لە لیژنەی مالیە باز لەوە ئەکرێ کە زۆربەی کوتلە سیاسیەکان ئامادەی ئەوەیان نییە کە ئەگەر هەرێمی کوردستان شایستە دارایەکانی جێبەجێ نەکا حکوومەتی ئیتحادی شایستە دارایەکانی بۆ بنێرێ. بە واتایەکی دیکە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکە بێت لە مەودووە کە قەیرانەکە ئێمە ئەوەی لێ ئەخوێنینەوە کە هەرێمی کوردستان ناتوانێت زاڵ بێ بەسەر و قەیرانەی کە ئێستا هەیەی. بۆیە حکوومەتی عێراقی لە مانگی 6 2015 تا ئێستا شایستە دارایەکانی حکوومەتی نەناردووە، بەڵام مشارەکەی حکوومەتی هەرێمی کردووە بە پیتاچی خۆراک و بە پارەی دەرمان بۆ چونکە لە ساسی لەوە پێش بڕاوە
لە ئێستادا لە 2016 ئەگەر حکوومەتی هەرێم نەود نەنێرێ ئەوە پشکی موازنەی سیادی بەشداری نابێ و لە موازنەی حاکیمەشە حکوومەتی هەرێم بەشداری نابێ بەواتایەکی دیکە سەرجەمە و برگانەی لە موازنەی حاکمە هاتون کە 8 برگەن کە لەوانە خۆراکی تایە لەوانە دەرمانی تایە لەوانە تاقەی تایە لەوانە بڕی گەرمی جوتیاریانی تایە حکوومەتی عراقی ئازاد ئەبێ لەوەی نەینێرێ ئەگەر بینێرێ ئەوە قەزەیەکی ترە بۆیە پێویست بەوە ئازاد دەبێت کاک ئەحمەد بە پێی ڕێکەوتەکەی نێوان هەرێم و بەغدا وایە بەڵێ ئازاد دەبێت بە پێی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا بەڵێ برگەی مادەی دە برگەی سێ ئەڵێ الطرف الآخر في حل على الالتزامات يعني نصا آوات يعني لاني برامبر آزاد لو هيجي التزاماتك جيب جيبك أقل لخودي خوي بتطوعي كدي سمان لسروانية ئێستا دیارە ئەنجومەنی وەزیران بڕیارە کۆبنەوەیکی نائاسایی بکات ئەمڕۆ لەسەر ڕەشنووسی بودجێ گشتی ساڵی داهاتووی عێراق ئێوە هۆشداریتان داوەتە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەبێ بزانم فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق بەنیازی چین لەم بارەیەوە چی دەکەن کە دواتر دێتە ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی ئێمە ڕون و ڕاشکاو لەگەڵ هاوڵاتیانی خەڵکی کوردستان قسە بکەین سەلاحیەتی پەرلەمان تەنها 3 سەلاحیەتی هەیە ئەویش بریتیە لە کەمکردنەوەی نەفەقات ومناقلە لە نێوان بابەکانی و فەسڵەکانیە زیادکردنی نەفەقات لە حاڵەتێکە ئەنجومەنی وەزیران پێی رازی بێ ئەویش با بڵێن نەفەقاتی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی کاتێک کە بوجە تەصدیق ئەکرێ لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەگاتە پەرلەمان ئیتر پەرلەمان تەنها ڕۆڵی تەصدیقکردن و مناقلە و تەخفیزی هەیە بۆیە ئێمە ناتوانین هیچ گۆڕانکاریەکی تیا بکەین بۆیە ئەو هۆشداریم لەو لەسەر ئەساسی ئەوەی تاوەکو پرۆژه یاساکە لە ئەنجومەنی وەزیران دەرنەچووە کۆمەڵێک بڕگە و مادەی تایە لەوەی ئینفاقی فعلی لەوەی بڕی ئەو 550 هەرێمی کوردستان التیزام نەکا بە 550 کە بۆەوەی کەم بکرێتەوە دووەم مەسئلەی ئینفاقی فعلی لا ببرێت لە ناو ڕەشنووسی پرۆژەکە سێهەم مادەی پێشمەرگە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا تیابی کە تەخسیسی مەبلەغێکی محدد بکرێ چوارەم داهاتە ناوخۆیەکان کە دانراوە مانگانە لە کۆتایی مانگا لە میزانی مراجعەی حکوومەتی عێراقیان ڕادەست بە حکوومەتی فیدراڵی بکرێ ئەمانە هەمویان قسەیان لەسەر بکرێ پێنجەم پشتی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان دیاری بکرێ بۆ ئەوەی ئەم 5 مشکیلە گەورەی کەوان لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە هەیە لە ئەنجومەنی وەزیرانە حەل بکرێ پێشەوەی بگاتە پەرلەمان و ڕادەستی پەرلەمان بکرێت چونکە لە پەرلەمانە ئەم 5 خاڵە هیچیان معالەجەیان نییە چونکە نەن لە مناقلە توانین چارەی بکەین لە تەخفیزی نەفەقاتە بۆیە ئەو هۆشداریەی من بۆ ئەوەی خۆم وەکو بڕیاردەری لیژنەی مالی ئەو هاوڕێیانم کە لە سەرجەم فراکسیۆنەکان لە لیژنەی مالی و سەرجەم پەرلەمانتارەکان بە سەرجەم فراکسیۆنەکانەوە ئێمە سەلاحیەتمان تەحدیدە دیاریکراوە ناتوانین هیچ گۆڕانکاریە بکەین بۆ ئەوەی میلەتەکەمان لە بەرپرسیارەتی ئێمە بزانێت چەندێکە و ئێمە ئەستۆپاکی خۆمان لە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان پاکەینەوە کە ئێمە تەنها سەلاحیەتمانەوەنێ هەوەندە داکۆکیەکەین لە هەرێمی کوردستان. کاک ئەحمەد لایەنە سیاسەکان دەبێت چی بکەن ئەگەر وایە چیان پێ دەکرێت کە ئێوە هۆشداری دەدەنە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان کە بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ فشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە پێش ئەوەی یاخود لە ئێستادا مەسیجێک بنێرن بۆ حکوومەتی عێراقی کە ئەوان ئامادەی دانوستانن و بە شێوەیەکی ڕوون و ڕاشکراو ئاماژە بەوە بکەن یا پابند ئەبن بەو برگانەی لە بوجەکە هاتووە یاخود هەرێمی کوردستان خۆی بڕیاری سربەخۆی ئابووریەدا و خۆی نەودەفرۆشێت لە حاڵەتی یەکەمیانە ئەبێ پابندی تاوا بە برگەکانی بوجەوە هەبێ لە حاڵەتی دووەمیانە ئەبێ حکوومەتی هەرێم ڕەچاوی ئەوە بکە هیچ کێشەیەکی سیاسی هیچ کێشەیەکی قانونی ئەو نەوتەی کە دەریێنن کۆمپانیا ئامادە بێ کڕین و فرۆشتنی پێوە بکە و پارەکە بە ئاسانی بگاتەوە حکوومەتی هەرێم و پارەکە بەشی دانیشتوانی هەرێمی کوردستان بکە بەشی موچەی موچەخۆران بکە. سەرۆکی حکوومەت لە تارانەوە ڕایگەیاندووە کە بە گفتوگۆ لەگەڵ بەغدا کێشەکان چارەسەر دەکەن ئەم گفتوگۆیە ئێوە پێشنیازەکەن وەفدێکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکات داوای ئەمە دەکەن بە تەکید داوای ئەوەمان کردووە و ئێستش داوای ئەوە یەکەین کێشەکە لەوایە حکوومەتی هەرێم دایمەن لە وەختی زایە ئافریایی قەزیەکانەکەوێ بۆیە مشکلەکە دروستە بێ ئینجایەت حەلیەکە پێشەوەی مشکلەکە ڕوودایمە حکوومەتی هەرێممان وت جوتیارانی هەرێمی کوردستان تا ئێستا بە تەواوەتی تا ئێستا پارەی گەرمیان وەرنەگرتووە ئەمەش ئێستا ئەمەی هاتە سەر کە ساڵی داهاتوو بەم شێوەیە دەبێت ئەو پارەیە دەبڕدرێت پارەی دەرمان تەبەنەوە یەکێکە لەو کێشە گەورانەی کە بۆ ماوەستی ئێوە چی دەبێت جیاواز لە هۆشداریەکانتان بۆ لایەنە سیاسیەکانی هەرێم هەڵوێستی ئێوە چی دەبێت ئێوە گفتوگۆ لەسەر دەکەن لە پەرلەمان ئامادە دەبن قسەی لەسەرکان
ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین ئەگەر ئەو پرۆژە یاسایی بە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەبێ ئێمە هەڵوێستی خۆمان ئەبێ دوای ئەوەی هەڵوێستی ئێمە ئەگەر پرۆژەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێت دەنگی پێ نادەین بەڵام بەشدار دەبن لە دانیشتنەکەدا ئەوە ماوەتۆ سەرەوەی بزانین فراکسیۆنە کوردیەکان چ بڕیارێکە دەن چونکە من خۆم ناتوان بە ناوی هەموو فراکسیۆنەکانەوە قسە بکەم تەنها من لە لیژنەی دارایی ئەو گرفتانەی کەتیایەتی باسیەکەم بۆ مەبەستم لە فراکسیۆنە کوردەکان ناتوانن کاریگەری دروستکەن لەسەر نسابی یاسایی پەرلەمان نەخێر ناتوانین چونکە ئێمە کەمینەیەکین ئەگەر هێزە شیعەکان لەگەڵ هێزە سونیەکان بیانەوێ پرۆژەکە تێپەڕێنن و ئەگەر کورد ببێتە هۆی عەرقەلێ ئەوەی بوجە تێنەپەڕێنرێ ئەوە تحملی مەسئولیەتی تێنەپەڕاندنی بوجە ئەکەوێتە ئەستۆی فراکسیۆنی هێزە کوردستانەکەنەوە کەوە خراپ لەسەر هەرێمی کوردستان ئەشکێتەوە و خراپ لەسەر فراکسیۆنی هێزە کوردستانەکان ئەشکێتەوە بۆ ئێوە بیر لە چارەسەرێکی سیاسی دەکەن لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بە دڵنیاییەوە هەموو کێشەکان چەند بوعدێکیان هەیە یەکێک لەو بوعدانە هەیەی بوعدی سیاسیە بۆیە ئێمە ئەمانەوێ بوعدە سیاسیەکەی چارەسەر بکەین اینجا بێنە سەر بوعدە قانونیەکەی و بوعدە مالیەکەی لە ئێستادا هەرێمی کوردستان و بەغدا کێشەیەکیان هەیە کێشەکە کێشەیەکی سیاسیە ڕاستە بوعدی قانونی هەیە ڕاستە بوعدی مالی هەیە ئەگەر کێشە سیاسیەکانمان چارەسەر کرد ئەوە ئەتوانین کێشە قانونیەکانیش وە دوایشە کێشە مالیەکانی چارەسەر بکەین لە ئێستادا کێشەی سیاسیەکان کێشەیەکی زەقە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادیە باشە ئەگەر وایە ئەم هەموو کێشەیە بەندە بە هەناردەکردنی نەوت هەرێمی کوردستان و لە ڕێگەی سۆمۆ کە 550,000 لە ڕۆژێکدا کێشەکانی پێشوو ژمارە بوون هەرێمی کوردستان ژمارەیەکی دەخسەر و بەغدا ژمارەیەکی تر هەرێم دەیوت ئێمە زیاتر لەو بەڕەمان هەناردە کردووە بەغدا دەیوت کەمتر باشە لەم نێوەندەدا کێ دەبێت ئەمە ڕوون کاتەوە بۆ هاوڵاتیان ئێمە دوو دیوانمان هەیە دیوانی ڕقابەی مالی بەغدامان هەیە و دیوانی ڕقابەی هەرێممان هەیە لە ڕاستیە ئەمانە تەنها کۆمەڵێک ئەرقام تەوزیحت بۆ بدەم هەردوو لایەنەکە ناڕاز بوون لەگەڵ هاوڵاتیانی خۆیاندا چونکە نەوت و هەناردەکردنی لە مینای جیهانەوە ڕۆژانە بە 6 راپۆرت دەگاتە وەزارەتی نەوتی عراقی و پاشان دەگاتە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی نەوت خەڵکی کوردی لێ لە ئەنجومەنی وەزیران بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پێشتر 6 وەزیری کوردی لێ کۆمەڵێک ڕاوێژکاری لێ کۆمەڵێک مدیر عامی لێ کۆمەڵێک وەکیل وەزیری لێ کەواتە بە هیچ شێوەیەک ئەو قسانەی کەوا هەرێم باسی لە زیادە کرد لە هەندێک جار لە ڕووی فەنیوە هەرێم لە خەزاناتیا کە بڕێگەمایەوە ئەو ئەوەندەم ڕادەست کردووە حکوومەتی عراقی کە نەگەیشتە خەزانەکانی خۆی ئەیود نەگەیشتۆ دەسم ئەمانە جۆرێک بوون لە سەر لێشێواندن لە هاوڵاتیانی عراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی کە هەردوو وەزارەتی نەوتی عراق و لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ئەیان کرد بۆ چاوبەست لەوەی کەوا ڕوو ئەدات لە ئەرزی واقعات آخر زەحی و قوربانیەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عراقن بە تایبەتی هەرێمی کوردستان کە ماوەی 3 مانگەوە بۆ 4 مانگە چێ ماوەیەکی تر موچیان وەرنەگرتووە کەواتە هەرێمی کوردستان لە ئەس بەرپرسیارەکانیە بێ لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەرەکانیە ئەگەر ئەتوانێت خۆی نەوت بفرۆشێ و پارەکەی دابین بکە و بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بەشی بوجەی هەرێمی کوردستان بکە ئەوە بڕیارێکی جەریانە بدا بۆ ئێمە پشتگیری لێ بکەین خۆ ئەگەر ناتوانێت ئەبێ ئیلتیزام بکە بە قانونی موازنەی حکوومەتی ئیتیحادیۆ بۆ ئەوەی لانی کەم ئەو بەشە بوجێ ئەو بەشە خۆراکە ئەو بەشە دەرمانە ئەو بەشانەی لە دەمانگی ڕابردووی 2015دا بەغدا چەند دینار بۆ هەرێم وەکو بودجە لە ڕاستیان مانگەکان جیاواز بوون لە مانگی یەکەمەوە دەستی کرد بە 250 ملیارد دینار پاشان زیادی کرد بۆ 450 دوای بوو بە 500 بەڵام ئەو پارەی کە هەرێمی کوردستان پێویستی بوو بۆی نەئەنات لەبەرەوەی هەرێمی کوردستان لە ڕاستیان ئەو بڕێی بە تەواوی نەئەنات لە مانگی 1 لە مانگی 2 لە مانگی 3 هەرێمی کوردستان پابەند نەبوو بۆ ئیتفاقە نەوتەوە بەڵام لە مانگی 4 لە مانگی 5 لە مانگی 6 هەرێم پابەند بوو بە بەشی هەرێمی کوردستان کە 250,000 بەرمیلە بەڵام بەشی کەرکووک کە 300,000 بەرمیل بوو نەنێرابوو بۆیە حکوومەتی عراقی ئەیود هەرێم پابند نابێت لە ڕاستیان لە بەشەکەی هەرێم پابند بوو بەس لە بەشەکەی کەرکووک پابند نەبوو لەوە گرنگتر بە ئینفاقی فعلی پارەکەیان نەناردەوە بۆ هەرێم کە کاتی خۆی من ئاماژەمدا بە ئینفاقی فعلی کە گەورەترین عەرقەلەیە بۆ جێبەجێکردنی قانونی موازنە بەڵام گوێمان لێ نەگیرا بۆیە ئەو بڕەنەوتەی کە ڕادەستی سۆمۆکرا نیوەیە گەیشتەوە عێراق هەرێم کۆی ئەو بودجەی کە بەغدا لە 2015دا ناردی بۆ هەرێم چەند بوو
نزیکەی لە نێوان 2 تریلیۆن دینار تا 3 تریلیۆن دینار بوو. باشە دەبوو چەند بێ لەم دەمانگەدا؟ لە ئەساسا نزیکەی ئەبوو 12 تریلیۆن دینار بەهاتایە لە ماوەی ئەو دەمانگا بە جێبەجێکردنی تەواوی 550,000 بەرمیلەکە و بەڕادەستکردنی سەرجەم داهاتە ناوخۆیەکانی هەرێم بە حکوومەتی ئیتیحادی ئێمە لە بیرمان نەچێ بێ سەرجەم داهاتە ناوخۆیەکان ڕادستی حکوومەتی عراقی بکرێتەوە چونکە لە قانونی موازنە وەک بڕگەیەک هاتووە ئێمە نابێ خۆمان بدزینەوە لە هەندێک بڕگە و مادە کە لە هەر حاڵەتێکە مەسلحەت و بەرژەوەندیمان لە جێبەجێکردنی بڕگەیەکە هەبوو داوای بکەین لە بڕگەیەکە کە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبوو خۆمانی لێ بزینەوە بۆیە قانونی موازنە قانونێکی گشتگیرە هەموو بڕگە و مادەکانی مولزەمین پێوە و داخوازیمان لەسەر هەموو بڕگە و مادەکانی ئەبێ هەبێت. بەڵێ کاک ئەحمەد سەبارەت بە بودجەی عراق لە پرۆژە یاسای بودجەدا چەندێک خەمڵێنراوە بۆ بەرمیلێک نەوت لە ڕۆژێکدا؟ تەبەن بودجەکە بە شێوەیەکی گشتی 113 تریلیۆن دینار خەمڵێنراوە کە خەرجیەکانە لەسەر ئەساسی 3,600,000 بەرمیل نەوت ڕۆژانە کەواتە بەرمیلی نەوت دانراوە بە 45 دۆلار لە ئێستادا کە ئێمە باسمان لەوە کرد کە ئەبوایە سعرێکی تەشاومیان دابنایە بەڵام سعرێکی تەحەفوزیان داناوە لە ئێستادا ئەگەر نرخی نەوت لە ئێستادا 48 دۆلار 49 دۆلارە واتە عراقی فرۆشە بە 43 دۆلار کەواتە لە ئێستادا لەو سعرەی کە دانراوە 2 دۆلار کەمترە بەواتای ئەوە 2 تریلیۆن دینار لەو حیسەی کە دانراوە کە داهات بێ واتە ئەگەر 84 تریلیۆن دانراوە ئەوە 82 تریلیۆن دۆلار 82 تریلیۆن دینار داهاتی عراق بێ کەمکردنی نرخی نەوت بە ئەندازەی 1 دۆلار 1 تریلیۆن دینار عراق داهاتەکەی کەمە بێتەوە. زۆر سپاس بۆ ئەحمەد حاجی ڕەشید بڕیادەری ژنەی دارایی پەرلەمانی عراق لە بەغداوە لەگەڵماندا بووی.